بینەرە عەزیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ. من سیداد بابانیم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتان. بۆ ئەڵقەی بەرنامەکەم خاتوو سەمیرە ڕەوف میوانمە گفتوگۆی دەکەین دەربارەی ژیانی وەرزشی یاریزانەکە و باسێکیش لە بارودۆخی یاری فوتساڵەکەین لە کوردستان. خاتوو سەمیرە سڵاوت لێبێ و بەخێر بێت. سپاس بۆ بەرنامەکە. خاتوو سەمیرە من سەرەتا لە تەوەری دووەمەوە دەست پێ بکەم. سەرەتا بە باسێک لە بارودۆخی تیبی تۆپ یاخۆ تۆپی فوتساڵی خانمان بکەین لە کوردستان. تۆپی فوتساڵ لە چه بارودۆخێکە بەڕای تۆ؟ ئایا وەکو پێویست گرنگی پێدراوە، وەکو پێویست ئاوری لێ دراوەتەوە؟ ڕاستی تۆپی پێی فوتساڵ ئەتوانم بڵێم لە ئێستایا ئەو گرنگی پێ نادرێ. یعنی فترێک لەوەم پێشتا ڕادەیەک باشتر بوو، بەڵام ئێستا هەستەکەم تا بێ بەرەودوواچێت. بە تایبەتی من باسی سلێمانی کەم، یعنی سلێمانی لە هەموو ڕوویەکەوە یعنی یاری فوتساڵ زۆر لە دوایە. ئەوە تقریبان بۆ چەند ساڵە چێ لەوانەیە خۆشە ئاگاداربی هیچ تیپێکی فوتساڵی کچان لە شاری سلێمانی بەشداری خولی فوتساڵی کچان ناکە، نە لە کوردستان نە لە عێراقا. یانەکانی بەغا زیاتر گرنگی پێیان، هەولێر دوهۆک ئەوانە تا ڕادەیەک باشترن، بەڵام سلێمانی زۆر لە دوایە بەداخەوە. هیوادار یاری فوتساڵ لە سلێمانی لە هەموو شارەکان لە عێراق ینی گرنگیەکی زیاتری پێ بدرێ بەرەو پێشەوە بچێ. خاتوو سەمیرە تۆمە بۆچی گرن؟ ینی لە ساڵین ڕابردووە ینی سیروانی نوێ ینی ئافرۆدێت مانە هەموو لە ناو شاری سلێمانیە بە گروتینێکەوە هاتنە پێشەوە و خۆت لەگەڵ ینی سیروانیا بوونە پاڵەوانی خولی کوردستان ینی کۆمەڵە تیبی ینی ململانی بەهێزیانەکە لەسەر نازناوەکە لە ساڵین ڕابردووە، بەڵام ئەم تیپانە نەمان. تۆ ئەمە بۆچی گرن؟ ئایا بارودۆخی دارایی هۆکارە یاخود هۆکاری تر هەیە لە پشتی ئەمانەوە؟ کاکسی دادوە خۆتە لە ساڵانی پێشووترە ینی تاموچێژی خولەکان زۆر بوو، ینی خولێکی فوتساڵی کوردستانە کرایەوە، ینی 3 بۆ 4 نادی منافسیانەکەر، بەس ئەم ساڵ خول کرایەوە ساڵانی پێش خولەکرێتەوە یەکسەر خولەکە دیارەکە بۆ چ نادیەک ئەبێت، ینی تەنها فرقەیەک دوو فرقەیتیایە کە بتوانێت منافەسە بکات. ینی ئەمە بەداخەوە ینی یاری فوتساڵی بەرەودۆوە بردەوە. خۆت وتت پێشتر ئێمە لە ئەفرۆدێت بووین کە ینی ئەفرۆدێت یانەیەک بۆرکابەری سەرجەمیانەکانی گریانەکانی هەولێر یانەکانی دوهۆک بە هەمان شێوە سیروانی نوێ ئێمە توانیمان بۆ یەکەم ساڵ تیپەکەماندانا چون یاری کۆتایی و یاری کۆتایی شاتوانیمان نازناوەکە بەدەستبێنین. مادی لانی مادی ئەتوانم بڵێم هۆکارە، ینی هۆکاری سەرەکیە، بەڵام ئەوە نییە کە بڵێ نییە، ئەوەیە کە ئایا بۆ کچان سەرف ناگرێت، بۆچی سەرف ناگرێت ئەویان نازانم. ئەگەر تۆ بڵێ هەموو نادیەکان ینی بەشی ئەوانەیە بتوان تیپێکی فوتساڵی کچان لە خۆ بگرن، ینی لایەنی مادیەکە هۆکارە، بەڵام ئەوە نییە بڵێم نییە، ینی هەیە بەڵام سەرف ناگرێت بۆ کچان. ینی من خۆم دایمە وتومە لە هەموو بەرنامێک لە هەموو شوێنێک، ینی بەڕاستی تیپێکی کچان کۆ بکەرەوە مەسروفاتەکەی ینی لایەنی مادیەکەی بۆندی یەک یاریزانی کوڕە، ینی ئەمە ناتوانێت نادیەکان ناتوان ئەمە بکەن، ینی یاریزانی کوڕێنن بەچیها گرێبەستی گرانبەها، بەڵام تیپێکی کچان کۆکەرەوە دە بۆ 20 یاریزان بە ینی ستافەکە کامل دە بۆ 20 کەس ببن، ینی لەو بڕوایم تێچووی ئەقدیەک یاریزانی کوڕی تێبچێ، بەڵام بۆ ئەمە ناکرێ بەداخەوە نازانم. بەڵام یانەیەکی وەکو ئافرۆدیت کە یانەیەکی تایبەتە بە کچان، ینی تیبی کوڕانەوانەشی نییە، بۆچی ئەم یانەیە وای لێ هات بە بڕوای تۆ؟ بۆچی ینی لە ساڵین ڕابردووە ئەمامین کۆمەڵە یاریزانی بتوانە خۆشیەکی بووی لەوانە تیپێکی بێت و تۆکمە بوو، بەڵام ئەم تیپە لە ئێستا ینی تیپی تۆپێکەوە چەند ساڵێکە تۆپی فوتساڵی نەماوە. ینی بۆچی خۆم تیبەت تەنها تیبی کوڕانیشی نییە، تەنها تیبی کچانی هەیە، بۆچی وای لێ؟ ئەویش هەر لایەنی مادیەکەیە، ینی ئەڵێن پارە نییە و ینی هیچ کەسێک نییە بتوانێت مەسروفاتی لایەنی مادی ئەو نادیە بگرێتە ئەستۆ، ینی هۆکارەکەی هەر ئەوەیە. ینیش لەوانەیە من ئەم ساڵ بڵێن بۆ ینی ئافرەتانی هەولێر یاریمە کرد، ینی بە خۆشحاڵیەوە ینی چەنەها کەس هەبووە، چەنەها هین هەبووە بتوانێت یارمەتی ئەو نادیە بدا، بەڵام لە شاری سلێمانی ئەوە نییە. هۆکارەکەی نازانم بۆ، ینی لایەنی مادیەکەی ڕاستە ئەڵێن نییە، بەڵام بۆچی نییە ئەویان نازانی، ینی بۆچی لێرە نییە، بۆچی لە شوێنەکانی تر هەیە. بە شێوەیەکی گشتی یەکەی تۆپی کوردستان تا چەند گرنگی بە یارەکە داوە، تا چەند وەکو پێویست ئاوری لە یارەکە داوەتەوە، ئایا فەرق و جیاوازیەکەی بۆنە پێت وایە لە نێوان خولەکانی کوردستان لەسەر ئاسی کوڕان لەگەڵ تۆپی فوتساڵی خانمانە یاخود بۆنمە بە یەک چاوسەیر ئەکرێت؟ کاکسی دادێکی تۆپی کوردستان ئەوەی لەسەر دەورە بکاتەوە، یعنی یە دەورە ئەکاتەوە بۆ بەڵام کەنادیەکان نەچنە پێشەوە بەشدار نەبن، ئەویان ناگەڕێتەوە بۆ یەکێتی تۆپی کوردستان. ینی کەنادی نەبیسا ئەم ساڵ ژمارەیەک ڕێژەی نادیەکان کەمتر بوو، هەنێشیان تەواو زۆر لاواز بوون، ینی ئەمە تاموچێژی خولەکەی نەهێشتە بوو، ینی نادیەکان هۆکار نادیەکانن، نادیەکان ینی بۆچی بەشدار نابن، ئەو خول ئەکاتەوە ساڵانە هەموو ساڵێک تا ئێستا خول کراوەتەوە یەکێتی تۆپی کوردستان، بەڵام نادیەکان نایەنە پێشەوە بەشداری ناکەن. وەکو پێویست
خول کراوەتەوە بۆ یاریزانەکان یاخود بۆ تیپەکان بۆ ئەوی لەلایەنی یاساکانی تۆپی پێوە بەرەو پێش بچن. هەندێک کا دەبینین ئێمە لە یاریگەکانە تووشی یاریزانەکان تووشی کێشێک بۆ من هەندێک یاسان لەوانەیە نەزانن، لەوانەیە هەندێک کات هاندرانیش ئەوان نەزان. یەکی تۆپی کوردستان یاخود بڵێن لیژنەی ناوبژێوانانی سەربێگەی تۆپی کوردستان چیان کردووە بۆ ئەوەیکەوە بە بڕای تۆ هیچ کارێکی ئەو تۆیان کردووەکەوە ینی ئاستی لایانی یاریزانەکان بەرەو پێش برنکەوە لە شارەزا بن لە یاساکانی تۆپیە. وڵای ئەوەی من بزانم و ئاگادار بم پێما بە یەکێک تۆپی کوردستان خوڵشت ئەکاتەوە بۆ داوەران، بەڵام ئایا خولی وەها بڵێن بۆ یاریزانان تاکو زیاتر چاوکراوە بن و شارەزای یاساکان من ناو یاریگای هەنێک کێشە و ئەوە هەبێت دروست نەبێت. چەند ساڵێکە من ئاگاداری ئەو نیم کە بڵێ خولی لەو شێوە کرابێتەوە، من وەک خۆش مەژداری هیچ خولێکی لەو شێوەم نەکردووە. یانەکانی شان هیچ نەکراوە، یانەکان خۆیان ناوبژێوانێک بانگێشکن و یاساکان بۆ یاریزانەکان شی بکاتەوە. نەخێر چەند ساڵێکە بێ من ئەو شتم نەبینیوە لە یانەکانە. سەمیرە خان بە تەوەری یەکەم وەلانێن بینە سەر تەوەری دۆم باسێک لە ژیانی وەرزشی خۆت بکەن. تۆ لە ساڵی چەندەوە بە فەرمی دەست بە وەرزشکردن کرد؟ وەکو نادیەکان لە ساڵی 2012 تقریبان پەیوەندیم کرد بە نادیەکانەوە، بەڵام وەک ئەوەی هەر لە مناڵیەوە لە خوێندنگاکانەوە ینی لە هەموو چالێکەکانی خوێندنگاکان بەشداری مەکرد. وەکو نادیەکان سەرەتا لە شێوە دەست پێ کرد قۆناغ بە قۆناغ باسێکی بڵێ سەرەتا من پەیوەندیم کرد بە یانەی سەرچنارەوە، ینی سەرچنار هەبوو خولێک کرایەوە هی پارێزگای سلێمانی و دەوروبەری یانەکانی پارێزگا سلێمانی و دەوروبەری، ینی سەرچنار ئەو ساڵاتی پێکی کچانی کۆ کردەوە و بەشدار بوو لە خولەیە. لە خولە شاتوانیمان پلەی دووەم بەدەستبێنین ئێمە لێوە دەستم پێ کرد. دواتر لێوە بەداخەوە ینی سەرچنار تیمەکەی نەما، دواتر لە ناو شاری سلێمانێ تەنها ینی ئەفرۆدێتە بوو. دواتر من پەیوەندیم کرد بە ینی ئەفرۆدێتەوە لەو یانەیە هەردوو یاری تۆپی دەست و فوساڵم ئەنجامەیە. ئەتر زیاتر لە ینی ئەفرۆدێتەوە من تقریبان بۆ مای 8 ساڵ ینی ئەفرۆدێت بەردەوام بووم. لە دوای یانی ئەفرۆدێت ئەوە بوو هەر بەهۆی هۆکاری داراییەوە ئێمە لە یانی ئەفرۆدێت جیا بووینەوە کە بۆ چەند ساڵێک نەیانەتوانی بڵین شایستەدارەکانی ئێمە سەرف بکەن، ینی ماشی مانگانەمان هەبوو ئەوش هیچ ینی هەر ئەیان و پارەنیە و ئەوانە تر خۆ دەزانی لەوانەیە تۆزێلانی مادیەکە کێشە بوو بێت. دواتر ئێمە بڵین تیمەکە پەیوەندیمان کردبانی ئەفرەتانی هەولێرەوە بۆ وەرزێک دیاریمان بۆ ینی ئەفرەتانی هەولێر کرد کە ئەو ساڵە بڵین توانیمان نازناوی خولەکەش بەدەستبێنین. لە دوای ینی ئەفرەتانی هەولێرەوە گەڕینەوە شاری سلێمانی و بوونادی سیروانی نوێ هاتە پێشەوە خۆشبەختانە توانیمان بۆ یەکەم ساڵ لەوێش نازناوەکە بەدەستبێنین. وەکو خۆم بڵین تاکە کەسی بۆ ینی زێرەبانی ژیاریم کردووە یاریگای گەورە بۆ یانەکانی بەخات چەندیانەیەکیان یاریم کردووە بۆ زەورە و بیلادی و ئەوانە. لەگەڵ ئافرەتانی هەولێرە ئەم ساڵ نازناوی خولی ناوی کورسانتان بەدەستێنە و جامی عراقیشتان بەدەستێنەوە خولی ناوی کوردستانیشتان لەگەڵ سیروانی نوێ بەدەستێنەوە پێش ئەوە لەگەڵ هەولێر جارێکی خولی ناوی کوردستان لەم نازناوانە کامیان بەلای تۆوە چۆن بڵێ ئەفزەڵێتی زیاترە کامیان دڵخۆشتر بووی زیاتر لەوانی تر پێی؟ سیروانی نوێ لەوەری یەکەم نازناو یەکەم نازناو بەڵێ بۆ شاری سلێمانی و تیمەکەشمان بڵین دوای چەند ساڵێکی زۆر ئێمە تیمەکەمان تقریبان 2 ساڵ خۆمان ینی یاریزانەکان ڕایەنەران خۆمان هاوچۆمانە کرد هەموو شێ لەسەر خۆمان بوو خۆمان بەردەوامی لە ڕایەنانوانە ئەتە دوایی کە نادی سیروانی هاتە پێشەوە ینی بەڕاستی جێگەی خۆشحاڵی بوو بۆ ئێمە ئەوشی کە توانیمان تقریبان کەمتر لە 8 مانگ بوو ئێمە لەگەڵ نادی سیروانی نوێ ینی بە کاتی خولەکەشەوە ئێمە توانیمان ببینە پاڵەوان ینی ئەوە هەستێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە. بەشداریکردن لە هەڵبژاردەی عێراق با باسێکی هەم تۆ هەم یاریزانەکان لەسەر چه ئەساسێ دیاری ئەکران بۆ یاریزانەکان چێ یاریزانەکانی هەڵئەبژارد؟ طبعا خول هەیە خولەکانی کوردستانی خولەکانی عێراق هەیە ینی دەستەی ڕاهێنەرانی هەڵبژاردەی عێراق ڕەنگە یعنی لە ڕێگەی ڤیددیۆ ئەو شتانەوە چکە ڕاهێنەرەکان خۆتان ئەزانن ستافەکە ئێرانی بوون لەوانەیە یاریدەدەریان هەبوو بێ کە پیان وترا بێبوونە لە خولەکان دەستیان خسبێتە سەر چەند کۆمەڵە یاریزانێک ینی لە ڕێگەی ئەوانەوە یاریزانەکان دەستنیشان کرابێت دواتر اختیبار کرا ینی ئەم کۆمەڵە یاریزانانە کە کۆ کرایەوە لە شاری بەغا اختیبار کرا لە ڕێگەی اختیبارەوە یاریزانەکانیان هەڵبژێردە. سەمیرە خان باشە پێ دووە باشترین ڕاهێنەری تۆپی فوتساڵ لە کوردستانە بەلای تۆ شەیە پێ دوایە کام ڕاهێنەرە توانیوێتی بە شێوەیەکی زۆر نە ئاسی یاریزان بەرەو پێش بێت چ ڕاهێنەرێک دارێکی دووە بۆ؟ بەڵێ من وەکو یاریزان لەوانەیە لای زۆربەی ڕاهێنەرەکان ینی کارم کردبێت ئەزمونم لەگەڵ زۆربیانە هەبێت بەڵام ئەوەی زیاتر ینی من ماوەیەکی زۆر لەگەڵ یا بووم مامۆستا عەباسە کە بۆ ماوەی
تقریبا 8 ساڵی لەگەڵ مامۆستا عەباسا کارمان کردووە ینی بە بڕوای من ینی و فتری کە لای بوو مێستەش بڵین کە لای نیم مامۆستا عەباس بە باشینی ڕاهێنەری کوردستان دیاریەکەم هەم لە ڕووی بۆ یاریزانەوە بۆ بەرەو پێشبردننی ئاسی یاریزان لە گۆڵپارێزە کام گۆڵپارێزە بەڕای تۆ باشینی کوردستانە و پێ دوای تەرەمە نەمبەرۆنی کوردستانە لە تۆبی فوتساڵی خانمە چەند گۆڵپارێزێکمان هەیە لە کوردستانە کاتوانم بڵێم ینی هەر دەستخیتە سەر کامێکیان باشترین دیاری بکەیت بەڵام فایزە چەند سیفاتێکی تایە کە لەوانەیە لە لای من ینی بە باشترین دیاری بکەم فایزە جەلال شە لە تۆپی ئەوروپای هاندەری چیانە هەڵبژاردەیەکی هاندەری بەشەلۆنەم بڵێن وەختی میسی ئێستا تقریبان تۆزەینم کرۆتە لای مانچستەر سیتی ئەمبەر زۆر بۆ لای پاریس و پاریس نەچوومە پاریس بەس میسی چوێ پاریس نەچووی لەگەڵە حەزم لێ نەبوو بەس تۆزێ مانچستەر سیتی ئەوە بۆنی گواردیۆلا ئەویش ئێستا ناسی بۆ ئینتەر مایامی نا هەر بەشەم وەکو هەڵبژاردەش جمهوری هەڵبژاردی ئەرجەنتینم لە ساڵی چەندە بینەریارەکان تۆپی پێی لە ساڵ وڵایتر ئەوەتەی بڵین نەزانم بڵم چ ساڵێ وەک تەحدید بەس بڵینەوەتەی لەوتی میسی هاتووە ئەوەتەی میسی هاتووە وەڵا باشە ئامانجی داهاتوو چییە لە یاری فوتساڵە بەتەمای بڵمە تا چەند ساڵی تر بەردەوام بیداری کرد هیچ بیر لێواسێنان کردوێتەوە ڕاستی کاکسیدا ئەو زۆر قورسە بڵێن لەوێ یاریزانەها بیر لەوە کاتەوە یاریکردن بێنێ بەڵام زۆر کاتانێ زروێ بەسەریا بە تایبەت ئیسابە ینی بەڕاستی من ینی کۆمەڵی ئیسابی زۆر زۆرم توش بووە ینی بۆنانەوە زۆر کاتە بۆ ینی هەر نەک واسێنان وام لێ هاتۆ بێزاریش بووم لە یاریکردن بەڵام منی باش بوومەتەوە دواتر گەڕاومەتەوە ینی ئیسابە ڕاستی بڵێن ئیسابی ئەژنم توش بکە لەوەی خۆت بزانی ئیسابێکی زۆر قورسە ینی فترێکی زۆر لەگەڵما بوو هەتا ئێستاش زۆر زۆر بە حەزەرەوە ینی هەر ترسێکم لەگەڵایە ینی هەندێک کات ئیسابەوەم لێکا بیر لە واسێنان بکەمەوە ئەترەوەش تواناکەیە تاکەی بتوانیت لە خولی عراقی ژیاریت کرد و لە خولی کوردستانیش جیاوازنیان ئەم دوو خولە چییە بەڕای تۆ هەردوو خولەکە ئەزمون کردووە بەڵێ کاکسیدات خولی عێراقی ئیسا هەر ئەم خولەی کە ئەم ماوەی پێشوە بڵین ئەنجامدرا یعنی ژمارەیەکی زۆر لەیانەکان بەشدار بوون ینی لەوەی خۆشت ئاگادار بێت ینی هەموو یاریزانەکان لەو پاڵوانەتەیە بەشدار بوون ینی ئەوەی چەند ساڵە دانیشتۆ ئەوەی بڵین پێشتر یاری نەکردووە یان ینی هاتوۆتەوە ناو ساحەکە و ینی بەهۆی ئەمە بەهۆی چیوە بەهۆی زۆری ژماری یانەکان ینی ژمارەیەکی زۆر لە یانەکان لەوانی بەغا لەوانەی کوردستان بەشدار بوون ینی بە بۆنی ئەمە مەجای زیاتر درا بە هەموو یاریزانەکان ینی خولی عێراق تەنها ئەوەیە کە بڵێم ئەگە بڵێم لەوێ ژمارەیانەکان زیاتر بێت بۆ هۆیەوە ژمارەیەکی زیاتر لە یاریزان بەشداری یاریەکانەکە ئەتوانم بڵێم لەوەیە خولی عێراق تۆزێ جیاوازترە تۆمەڵی بەهێزترەوەن لە خولی کوردستان ئەو خولی کوردستانی ئێستا خولی کوردستان کاکسیدا چەند ساڵێک پێش ئێستا بەراوردکەین لەگەڵ بەڵێ خولی کوردستان ساڵان زۆر بەهێز و ینی تەنانەت ئەوانی بڵین بەغا هەموو احتیماتێکیان لەسەر ئەوانی کوردستان بوو ینی خولی کوردستان ساڵانی پێشوو زۆر بەهێز بوو ینی وەگوتی شبدایمە منافەسەکە 3 بۆ 4 نادی منافەسەیەگەر بەڵام بەداخەوە ئێستا ئەوە نماوە ئێستا ئەتوان بڵام تا ڕادەیە خولی عێراق ینی ئەو بەهێزی بۆ گەڕاوەتەوە لە ژیانی تۆپی خۆدا خۆت بە خەرزاری شێزانی خێزانەکەم یەکەم شت کسیدا باسی پرسیارەکان زۆر قورسە نا کەس زانیتی لەوانەیە کەسێکە بۆ نمونە لە سەرەتای دەکردنەوە هاوکاری تی کرد بێت لە زۆر جار بۆ نمونە کێشەیەکت هاتووە پێش کێشێکی وەرسیەش تێبێت ئەو هاوکارەوە بۆتی حەل کردووە یاخود لە ڕووی بەرەو پێشبردننی لایانی تۆپی تۆ هاوکاری کردویتە بەرەو پێشبردننی ئاست هاوکار خاڵە زۆر گرنگە ینی لە هۆی بەرەو پێشبردننی ئاسی یاریزان ینی من یەکەم شتی جەوە خێزان ئەگەر یارمەتی دەرنەبێت تۆ ناتوانانی بەو شێوازە بچیتە پێشەوە بەڵام من لە سەرەتایە کە یاری مەکرد وەک پێم وتی لایەنەکانی سەرچنار و ئەفرێت و دوانە یاریزان بووم یاری مەکرد بەڵام کاتێک چوومە لای مامۆستا عەباس ینی ئەو ڕاهێنەرە ئاسی منی گەیان دەلووتکە ینی بەڕاستی ئەوە جێگەی ئەوەیە کە هەموو کاتێ باسی بکەم لەم چەند ساڵێکەوە یاری کردووە پێ دوایە چ یانەیەکە یاخود بۆ منە چ کارێکی وەرزشی بۆ منە تر تۆ لە هەر ساتێکای بۆ منە ئەبوو نەتکردا لە چ کارێکی پەشیمانی بۆ منە یاریەکە کە پێ دوایە شتێکت بۆی فەوتانە چوویتە بۆ یارەکە پەشیمانی دیسە نابوو ئیشەکەت فەوتانە چوویتە بۆ یارەکە یاخود
بۆ یانەیەکە نابوو یاری دۆ بکردا پەشیمانی لەوە یاریت بۆ کردووە لە چ کارێکی وەرشی خۆت پەشیمانی لەم چەند ساڵێ یان ماوەیەک لە یاری تۆپی دەست کردووە نابوو بکردایتر هەر کارێکە خۆت پێتوە بەڵێ ڕاستی تۆپی دەسەکەەوەش یعنی حەز و ئارزوی خۆمە ئەتا ئێستش بڵێن خولی بەنمونە هێنامەوە بەڵێ خول هەیە بڵێن خولی کوردستان پێیان وتم بۆ یاری بکەم بەڵام ڕەنگە بەهۆی فوساڵەکە نەتوانم یاریکەم چکە لەوەی ئەو قەرارە هەبێگەر یاری بڵین تۆپی دەسەکەم دواتر نەتوانم یان هەبێ بۆ هەمانیانە بڵین فوساڵەکەش بکەیت ئەو بەهۆی ئەو قەرارانەوە تۆزێ لە تۆپی دەسەکە دوورکەوتومەتەوە بەڵام یعنی یاریکردنم بۆ هەموو یانەکان ینی لەگەڵ هەموو بڵین یاریزان و ڕاهێنەرەکان ینی هەمووی ئەزمون بۆ من لە ینی لە هەمووی باش خراپ سوودم بینیوە بەڵام وەگەوەی کە پەشیمان بم بڵین ئێستا عادەدەن کە ئەکەیتە تەمەنێکە و تۆزێ هینەبیت ینی من لە پۆلی 6 بووم ینی زۆر بەبوونی یاری و زۆر ینی مەکتەبەکەم ئیهمال کرد ینی بەبوونی ئەو مامەوە خۆم هیچ ینی ئاواتێکم هەبوو بکەمەوە چمە تەربیە ڕاضە تۆزی بۆنیەوە شۆ پشسار بووم بەس ڕاستی ئەو بوو ینی کە ئیسە بیرەکەمەوە نەبووە ینی ئەو کاتە بۆ شێوازە ینی مەکتەبەکەم پشت گوێ بخستایە چکە ڕاستی ڕاضە ینی ئەوە نییە لێرە ئەوەیە کە پەشیمان لێ ئەوەیە کە ڕاضە ئەو احتیمامی پێ نەدراوە لێرە تا ینی من لەو کاتەیە مەکتەبەکەم بۆ پشت گوێ خستووە ئەی بەعکسەوە چی بۆ نمونەکارێک حەزت کردووە بیکەیت بەڵام پەشیمانی لە نەکردنی کاسیداد من چوونم بۆ هەڵبژاردەی عێراق پێشتر ینی چەند جارێ بانگێشتکرام هەڵبژاری عێراق بەڵام بەهۆی هۆکاری تایبەتی و دەوام و مەکتەب و شانە نەمتوانی بڵین ئەم خولیێرە ئەمەی متاخەب عێراق ئەمەی پێشووتر کە کرا ئیسابەم هەبوو ڕاستی خۆم لای دکتۆر بووم ینی لەسەر عیلاجیش بووم ئیسابەم هەبوو ینی دکتۆر پێشم کە نابیاریکەی بەڵام وتم لەوانەیە دوا دەرفەت بێ بۆم ینی بە ئیسابەکە ڕۆشتم لەوەیە دوای ئەوە فترێکی زۆر خەریکی عیلاج و ئەوانە بووم هاتمەوە بەڵام ینی پەشیمان نەبووم ینی لۆش کە زەرەری پێگاندم بەڵام پەشیمان نەبووم لەوەی کە چوومە متاخەب مەستم وایە کارێک ئەبوو بتکردایە بەڵام نەتکردەوە لێی پەشیمانی مەبەستم ئەوەیە پێ دواتر بیرکەوتە تۆ دواتر پێ دوا بۆ کە ئەبوو بتکردایە بەڵام تازە ڕۆیشت و نەتکردووە شتێکی وام لە هینانیە بڵم شتێک بووە دوایی پەشیمان و بێتم لێی شتێکی وا نەبووە لایەن لە ژیانمە نازانم سەمیرە خانم من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییەکە لە کۆتایی بەرنامەکە شتێکت مابێت لە سەراری فوتساڵ بێت دواوتە چیە تەوانێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لە بەرنامەکە ئامادە بووی دواوتێت لە کۆتایی بەرنامەکە زۆر سپاسانەکەم سپاس بۆیە من زیاتر خۆشحاڵ بووم بەڕاستی ینی من ئەوەی قسەی لەگەڵکەم لەسەرکەم ینی شاری سلێمانی ینی بەداخەوم یانیەوە زۆر ینی ناخۆشە بۆیمە هەموو یاریزان هەم کۆمەڵە یاریزانی تریشەیە کە تازەیەنە پێشەوە ینی شاری سلێمانی ینی ئیحتیمام نادا بە یاریزانەکان ینی هیچ تیپێک نییە بتوانێت یاریزان لە خۆ بگرێت ینی بەڕاستی مە داخێکاتوان بڵم لای هەموو یاریزانێکی شاری سلێمانیە ینی هیوادارم یانەکان بێنە پێشەوە ینی بۆ ئێمەش نەبێ بۆ چیلی دوای ئێمە ینی تا بتوانن ئیحتیمام بن بە کچانی شاری سلێمانی ئەمانیش بتوانن ینی هاوشێوی شارەکانی تر بتوان لە خولەکانە بەشدار بن ینی با بەناوی نادەکانی شاری سلمانیەوە بتوانن بەشدار بن ینی ئەوەی جێگەی خۆشحاڵیشە ئەبینیت ینی هەت خولێک ئەکرێتەوە کاکسیداد زۆربەی ژمارەکان ڕێژێکی زۆر لە شاری سلێمانیە ینی ئەچون دابەشە بن بەسەر یانەکانی دەروی شاری سلێمانی بەشدار بن ینی هەر هیچ نەبێگە نادێکە بێ لە شاری سلێمانی بتوانێت ینی خزمەتی ئەم یاریزانانە بکات ئەتوانم بڵێم ئەوە جێگەی خۆشحاڵی بێ بۆ ئێمە دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونت بینەرانی ئازیز بەم شێوە من هاتمە کۆتایی ئەڵقەی هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزش لە کۆتایی بەرنامەکە سپاسی ئامادەبوونی سەمیرە ڕەوف یاریزانی تۆپی فوتساڵی خانمان دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەر و بیسەری بەرنامەکە بوون سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی دیکە هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن